من وەکو تاقانەی ئەنفال دەرچووم تەواوی تر ئەبێ خۆم لەسەر پێی خۆم بوەستم ئامادەم هەتاکو دواتڵۆپی خوێنم هەتا دو هەناسم دیفاع لەم خاکە پیرۆزە بکەم. من ناوم جەمال محسن جعفەر ناسراوم بە جەمال وارانی لە دایکبووی ساڵی 1970 لە گوندی وارانی خوارو سەر بە ناحیی نەوجول قەزای دوودخورماتی سڵاح الدین و لە کاتی ساڵاوی بەدناوی ئەنفال من وەکو تاقانەی ئەنفال دەرچووم بەس خۆم مامەوە لەبەر ئەوەی خۆمیش پێشمەرگە بووم ئەو کاتە من لە ساڵی 1986 لە ڕێزەکانی کێتی نیشتیمانی کوردستانە بووم بە پێشمەرگە و بۆیە لە ساڵای ئەنفالە من خۆم مامەوە بەرنەکەوتم چۆن زانیم من کە سوکارم نەماوە دوای فترەیەکی زۆر لە مەڵبەندی سێ بووینەمە چوینە مەڵبەندی سێ طبعاً توینە مەڵبەندی سێ کابرایەکم بینی ئامۆزاکانمانە ناسی خۆم پێی ناسان کابرایەک بوو بیلامانە ئەسپێکی پێ بوو هاتوو بۆم سنرە و دوای خەڵکی خۆیان گەڕۆدە کەسکانێگەڕا ئیتر نەمزانی ناوی چییە بەڵام وتم پێم وتم خەڵکیکەی وتی خەڵکی منتخەی دوو زوانم من نیش نەمە ناسی ئەوژمەی ناسی وتم کێ ناسی لە دووتر جەلال حەمی فڵامەرزی ئامۆزای باوکمە ئەوان ئەوی ناسی کە ئەوی ناسی پرسیارە گوتی وەڵا وتم ئەی کەسکاری من فڵان کەسمە کوڕ وەڵحاسب خۆم ناسانەوانە دوای لاخرە وتی وەڵا کەسکار ئەوانەی جەلالوان کەسکاریان هەمووی ئەنفال بۆ یانی کەسکارەکە منش وتی بەڵێ ئەو کاتە لە مەڵبەندی سێ زانیم کە کەسکارم ئەنفالە ئیتر دوایەوە کە زانیم کەسکار نەماوە و کە ئەوە تەواوی تر ئەبێ خۆم لەسەر پێی خۆم بوەستم دوای با بڵێن 92 پرۆسەی خێزان دروست کردو پرۆسی هاوسەرگیریم کردو خێزانم دروست کردو ئەوانە بیرم لەوە کردو کە ئیتر ناکرێن نەبگیرێن نا بڵێن ڕاستە هەموو جار خەیان پێوە بینم هەموو جارێک یان بیریان لێ ئەەکەمەوە حتا بڵێ ینی خۆ دەزانی چ کارە ساتی گەورەوە بەڵام لەبەر ئەوەی کە ئەبێ ژیان بەردەوام بێت و منیش بڕیارمدا لە ڕێزەکانی کێتی نیشتیمانی کوردستانە وەکو فەرماندەیەکی دوای بوومە فەرماندەی مەفرەزە بوومە فەرماندەی کرد بوومە فەرماندەی تیب دوایەوە تومە کولی عسکەری لە فترێک لە ئاسایش بووم دوای چوومە کولی عسکەریم لە 2000 بە بڕیاری بەڕێز مام جەلال من چوم کولی عسکەریم لە قەڵاتۆلان تەواو کرد و بڕیارمدا بوومە فەرماندەیەکی سەربازی و درێژە بە خەبات بدەم وەکو عسکەرێک وەکو سەربازێک وەکو فەرماندەیەکی سەربازی. فەرماندەی فەوج بوومە و فەرماندەی لیوا بوومەوە و ئێستا جێگری فرقەی چوارم وەکوی وەزارەتی پێشمەرگە هێزی پێشمەرگە جێگری فرقەی چوارم ئەمیدم جێگر فرقەی چوارم جێگر فرقەی چواری پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگە و ئێستا بڵێن هێزێکی گەورە بەڕێوە بە من ئێستاکە یعنی ئامادەم هەتاکو دواتڵۆپی خوێنم هەتا دو هەناسم دیفاع لەم خاکە پیرۆزە بکەم بەبێ جیاوا دیفاع لە هەموو نەتەوەکان بکەم ئەوەی لە کوردستان ئاژێت من پێچەوانەی بەعسەکان بیرەکەمەوە لە پێشەوانەی فەرماندە بەعسەکان بیرەکەمەوە لە دەسەڵات و لە پێگە و مەکان و ئیشکردمەوە
بەڕاستی ناکرێ ئێمە چۆکدادەین و بڵێن تەواو ئیترەوە تەنیا مایتەوە بێ تاقانە بوویترەوە دەست لە ژیان شۆری من ژیان بەردەوامەکەم هەوڵە دەم باشترین جوانترین بیرۆکەم هەیە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی ئێمە وەکو تاقانیان فعال کۆڵمان نەداوە و بەردەوام بووینە هەمومان خێزامان پێکەوە ناوە مناڵمان هەیە و بەڕاستی ئێستا زۆربەمان بابانی ئەمە زۆربەمان ینی نەوەمان هەیە و ئەمجا بەڕاستی زۆربەمان فەرماندەین و لە حکوومەتیشا دەیان بەڕێوەری نەحێمان هەیە قایمقاممان هەیە خەڵکی یعنی خەڵکی زۆر بتوانامان هەیە مامۆسامان هەیە یعنی ئەوە نەبوو ئێمە بدانشین و دەسەوەسان بۆچین و هیچ نەکەن و ینی چاوەڕێی مردن بکەین نەخێر ئێمە ژیان بەردەوامەکەین و بەردەوامە بین باشترین هەوڵە دەین لەبەرەوەی خۆمان ئازارێکی زۆرمان بینیوە هەوڵە دەین باشترین نموزەجی جوان پێشکەشی مرۆڤایەتی بکەین.